سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست، من مامۆستا شۆز ڕەفیق لە ئامادەی کلێڤەر با یارمەتی خوای گەورە وانەیەکی دیکەی فیزیای پۆلی دوازدەتان پێشکەش دەکەم. لەوانەیە ڕابردووە باسی ئەو پرسیارانەمان شیکار کرد کە تایبەت بوو بە کاتەلەرەی بەندۆل. لەوانەیە ئەمڕۆدا پرسیار شیکار دەکەم لەسەر کاتەلەرەی سیستەمەکی بارستایی سپرینگ. لە سەرەتادا نمونەی سێجیمان هەیە، لە نمونەکەیدا دەڵێ ئۆتوبێلێکمان هەیە بارستاییەکەی 1275 کیلۆگرامە. ئەگە وێنەی ئۆتوبێلێکی بچێشین، ئۆتوبێلێکمان هەیە بارستاییەکەی 1275 کیلۆگرامە. ئۆتوبێل چوار تای هەیە، هەر تایەک دەبلی خۆی هەیە. دەبل چێ گوتمان؟ لولەکێکە شلەیەکی تێدایە، شلەیەکی هایدرۆلیکی تێدایە و لەگەڵ سپرینگەچی، کەواتە ئۆتوبێلە هەیکەل پەیکەری ئۆتوبێلەکەی لەسەر 4 سپرینگ ڕاجر کراوە. بارستایی ئۆتوبێلەکەمان، بارستایی ئۆتوبێل ناویدەن کار 1275 کیلۆگرامە. گوتمان بە 4 سپرینگێکە لەسەر پەیکەرێک ڕاجر کراوە. ئۆتوبێلەکە شوفێرێک و نەفەرێک چاڵگرتووە. لە ناو ئۆتوبێلەکەدا چمان هەیە؟ شوفێرێکمان هەیە لەگەڵ نەفەرێک. بۆ نمونە ئەوە شوفێرێک لەگەڵ نەفەرێکی لە ناو ئۆتوبێلەکەدایە. بارستایی شوفێر و نەفەرەکە بێکەوە، بارستایی شوفێر و نەفەرەکە بە هەردووکیان بارستاییەکەیان 153 کیلۆگرامە. کاتێک ئۆتوبێلەکە بەسەر کەندەرانێکدا لە ڕێگایەکدا تێپەڕبوو، کەندەڵێک، تاسەیەک، چاڵێک، پەیکەرەکە دەلەریتەوە. کاتەلەرەی لەرینەوەکە، کاتەلەرەکەمان 0.84 سێکندا لە چرکەکانی یەکەمدا بە جوڵەی هارمۆنی سادە دادەنرێتن. نەگۆڕی سپرینگ یەکسەندە. داواکاریەکە چییە؟ نەگۆڕی بدۆزۆر، نەگۆڕی سپرینگ. بەڵام نەگۆڕەکە بۆ چێ؟ سپرینجێک، یعنی یەک سپرینگ، نەگۆڕی یەک سپرینگ داواکراوە. کە شیکاری پرسیارەکەی دەکەین، دەڵێن چێ؟ مادام باسی بارستایی و سپرینگ گشتوا دەکاتن، کەواتە یاسای کاتەلەرەی سیستەمی بارستایی سپرینگ دەنووسم، دەکاتە 2 پای ڕەجی بارستایی نەگۆڕی سپرینگەکە. بەپێی کەیەکەی بنووسم دەبێ هاوکێشەکەی دووجای کەم تا خۆم نەجات دەم لە ڕێگەکەی، ئینجا بەپێی کەیەکەی بنووسم، کەواتە بە دووجاکردن خۆمان لە ڕەج ڕزگار دەکەین. بەڵام ئەو دووجا لە بۆ هەموو بڕەکانە کاتەلەرە دووجا یەکسانە، دووجاران دووجا دەکاتە 4 پای دووجا لەگەڵ ڕێگەکەی کورد دەبێتەوە، کەواتە ماوە ئێم کەیەکەشمان لە ژێرەوەیە. ئەگەر بەپێی کەی بنووسین، کەی نەگۆڕی سپرینگەکی بنووسین، کەی دەکاتە دوو لاو دوو نێوەندە چی بکەین؟ ئەوەی لەگەڵ نەزانراوەکەیە، کاتەلەرە دووجا لە ژێرەوە، 4 پای دووجا بارستایی لەسەرەوە. لە پرسیارەکەی پێم دەڵێت چێ؟ پێم دەڵێت نەگۆڕی یەک سپرینگ چەندە؟ ئەو کەیەمان دەوێت لە بۆ یەک سپرینجی سپرینگ. ئەو بارستایی شوفێر و نەفەرەکە لەگە بارستایی ئۆتوبێلەکەی لەسەر هەر 4 سپرینجە، لەسەر 4 سپرینگ ڕاجر کراوە، لەسەر 4 سپرینگەوە ڕاجر کراوە. مادام نەگۆڕ یەک سپرینجمان دەوێت، کەواتە ئەو بارستاییەمان دەوێت بارستایی سەر یەک سپرینجیمان دەوێت، یەک سپرینگ. و بارستاییەکە بارستایی گشتی جارێ دەزا دەکاتە چەند؟ بارستایی گشتیەکە دەکاتە بارستایی ئۆتوبێلەکە کۆ بارستایی شوفێر و نەفەرەکە. بارستایی ئۆتوبێلەکەمان 1275 کۆی 153کەین، دەکاتە 1428 کیلۆگرام. ئەو 1428 کیلۆگرامە لەسەر 4 سپرینجە. ئەما دەمانەوێت چه ئامادەکەم؟ بارستایی سەر یەک سپرینجی، یەک سپرینگ دەکاتە بارستاییە گشتیەکە ئیسەر 4 سپرینجی دابەشی 4، کەواتە ئەو 1428ی دابەشی 4 دەکەم، دابەشی 4 دەکەم، لە بۆمان دەرەچیتن بارستاییەکەمان 1428 دابەشی 4 یەکەم 1428
1428 دابش چواری دەکەین بارستایی سەر یەک سپرینگمان لە بۆ دەردەچیتن بارستایی سەر یەک سپرینگ دەکاتە 357 کیلۆگرام. قوتابیانی خۆشەویست لەبەر چ وامان کرد؟ لەبەر ئەوەی ئەو بارستای ئۆتۆمبیلە لەگە بارستای شوفێرەکە و ناوی لەسەر چوار سپرینجە. ئەگەر بیگۆت با نەگۆڕی سپرینگەکان چەندە نەگۆڕی سپرینگەکان چەندە یەکسەر نەگۆڕی هەر چوار سپرینگمان دەدۆزیوە بارستایی گشتەکەم لێکوان دادەنەوە. بەڵام دەرێ نەگۆڕی یەک سپرینجی چەندە دەبی ئەو بارستایە دابەشی سەر چوار سپرینگیان بووە کەواتە بارستایە گشتەکەمان دابەشی سەر چوار سپرینجی کرد ئەو کاتی لە بۆمان دەرچوو بارستای سەر یەک سپرینجی 357 کەواتە دادەنێمەوە ئێستاکە چار جاران پایەکەمان 3.4 بەڵام دووجا جارانی بارستای سەر یەک سپرینجی 357 دابەشی کاتەلەرەکەمان 0.84 بە دووجا لە بۆمان دەرەچیتن نەگۆڕی یەک سپرینگ لە بۆمان دەرەچیتن بە نیوتن لەسەر مەتر نەگۆڕی سپرینگ گوتمان بە نیوتن مەتر دەردەچیتن. ڕقەمەکەی دەنووسین 20,000 دەرەچێتن دوو جاران دەتوان چوار دەتوان نووسین 20,000ش بە نزیکەی ئاساییە دوو جاران دەتوان چوار. ئەگەر بیگۆت با نەگۆڕی دوو سپرینگ چەندە ئەوە نەگۆڕی یەک سپرینگمان دۆزیە ئی دوو سپرینجی دوو جاران دەتوان چار ئی سێ سپرینجی سێ جاران دوو جاران توان چوار دەتوانین نەگۆڕی هەر چەند سپرینگمان بێ جارانی ژمارەی سپرینگەکان بکەین. ئەوە نمونەی سێ جیم لەسەر سیستەمەکی بارستای سپرینجی بووم. پرسیاری ڕاهێنانەکەی دیسان لەسەر سیستەمی بارستای سپرینگە چەند بارستایەکی جیاواز بە سپرینگێکیەوە هەڵواسرا کە نەگۆڕەکەی کەی داوەتەمە سی نیوتن لەسەر مەترە کاتەلەرە تی داوا کراوە وەلەلەر داوا کراوە لەم بارانەدا. جا من لقی باشی کار دەکەم چکەی کە گۆڕین تێدایە لە لقی بادا بارستای یەکەمان هەیە 15 گرامە بارستایی دەبی بە کیلۆگرام بیتن پێشگیری کیلۆی زیادکەین دەبی دابشکەم کەواتە بارستای یەکەمان دەکاتە 15 کیلۆ دەتوان سێ دابشی توان سێکەم دەکاتە لە 1015 کیلۆگرام کەواتە بارستای یەکەمان دەبی بە کیلۆگرامی یەکە گۆڕینەکەمان کرد. ئێستاکە کاتەلەرەی ئامادە دەکەم کاتەلەرە دەکاتە 2 پای ڕەجی ئێڵ لەسەر ئەیجی ئێڵ لەسەر ئەیجی ناوە سیستەمی بارستایی سپرینگە ئێم لەسەر کەی سیستەمی بارستایی سپرینگە ئێم لەسەر کەی دەکاتە 2 پایەکەمان 3.4 ڕەجی بارستای یەکەمان هەیە 0.015 و کەیەکەمان هەیە سیە دەکەینە ئەنجام کاتەلەرەکەی دەکەمە ئەنجام لە بۆم دەرەچیتن 0.14 دەرەچیتن 0.14 سێکند 0.14 سێکند دەرەچیتن کە 0.14 سێکند دۆزیوە ئەو جاریان چ دەکەم هەر دەستم لێلەر دەدۆزمەوە لێلەر دەکاتە یەک لەسەر کاتەلەرە یەکی دابەشی 0.4 دەکەین دەکاتە 7.1 هێرتز لێلەرەکەش بە ئاسانی دەدۆزینەوە. کەواتە هەر کاتەلەرەمە هەبی لێلەریش ئامادەیە چووکە هەڵگەڕاوی کاتەلەرە دەکاتە لێلەر. لە پێداچوونەوەی بەندیش پرسیارمان هەیە پێداچوونەوەی بەندی 3.2 پرسیاری یەکەم کە چەند جارێک لە تاقیکردنەوەی وزاری هاتۆتەوە خوێندنەوەی بەندۆلی ئاواز ڕێخەرێک باسی بەندۆل دەکاتن ژمارەی لەرەکان لە دەقیقەیەکدا دەقیقە کاتەکەمان 1 دەقیقەیە 1 منێت کاتەکە دەکاتە چەند 1 دەقیقە دەنوێن کاتەلەرە چەندە کاتەلەرە چەندە وەلەرەلەر چەندە ئەگەر لە 180 لەرە ئەوە چیە ژمارەی لەرەکانە لە دەقیقەیەکدا گوتمان کاتەکەمان 1 دەقیقەیە ڕێکخرابێتن کەواتە کاتەلەرە دەکاتە ئی بەندۆلی 2 پای ڕەجی ئێل لەسەر ئەیجی بەڵام کات درێژی بەندۆلەکە نەدراوە ناچارم
ئەمن دەبی ئێفی ئامادەکەم ئەو جەبرێم کاتە لەرە دەکاتە یەک لەسەر ئێف دەی بۆ پەیوەندی ئامادەکەم ئێفەکەش دەتوانین بە ئاسانی ئامادەیکەم چونکە ئێف دەکاتە هەر کاتێک ژمارەی لەرە و کاتی داات و بیر لەو یاسایی بکەوە ژمارەی لەرەکەمان 180ە وە کاتە خاندراوەکەمان 1 دقیقەیە 1 دقیقە دەکاتە 6 چرکە جارانی 60کەین دەکاتە 3کن دابەشی 60کەین دەکاتە 3 هێرتز ساڵێک لە ساڵەکە هاتبووە لێلەری بەندۆلی ئاوازرەخەرەکە چەندە 3 هێرتز یاد دەبژێن سارش کات بووە کاتە لەرەکەی چەندە 1 لەسەر لەرە دەکاتە کاتە لەرە یەکی دابەشی 3 بکەین دەکاتە لە 133 سێکند بۆ شوازە دەتوانین کاتە لەرەکەشی ئامادەکەین وە زۆر ئاساییە ئێستا درێژی بەندۆلەکەش ئامادەکەم دەڵێن چێ دەڵێن کاتە لەرەی بەندۆل دەکاتە 2 پای ڕەجی ئێل لەسەر ئەیجی یعنی ئەگەر پرسیارەکەی لە سەرەتادا ئەوانە هیچ داوا نەکرابوو دەبی هەر ئامادەیکەم ئەگە درێژی بەندۆلەکەی داوا کرد تاودانی کەوتنە خوارە سەربەستمان 9.8 کاتە لەرەکەمە ئامادە کردیا ئەو کاتی دوو جای دەکەم یاساکەی پێ ئێڵی دەنووسم و ئێڵەکەی ئامادە دەکەم پرسیاری دووەمیشمان هەیە لە پێداچوونەوەی بەندەکە هەرە پێداچوونەوەی بەندە پرسیاری دووەم بزانین دەڵێت دەڵێ منداڵێک لەسەر جۆلانێک دەلێرێتەوە درێژی پەتەکەی درێژی پەتی جۆلانەکەی ینی ئێڵ کاتە لەرەی چەندە کاتە لەرە داواکراوە و لەرینەوەش چەندە کە تاودانی کەوتنە خوارەوەی سەربەستشی نەدا واتە تاودانی کەوتنە خوارەوەی سەربەستەکە ئەگەر نەدرابێتن 9.81 مەتر لەسەر سێکند و جا بەکار دێنم دیسانەکە کە کاتە لەرە داواکراوە کاتە لەرەکە دەکاتە چ ئەلف کاتە لەرە دەکاتە 2 پای ڕەجی ئێڵ لەسە ئەیجی تەنها دانانەوەیە 2 پایەکەمان 3.4 ڕەجی ئێڵەکەمان 2.5 ئەیجیەکەشمان 9.81 ئەوەی دەکەمە ئەنجام دەکەینە ئەنجام کە کردمانە ئەنجام کاتە لەرەکە 3.2 سێکند دەرەچێتن کاتە لەرەکەمان 3.2 سێکند دەرەچێتن کە کاتە لەرەم دۆزیوە لەر دەکاتە 1 لەسەر کاتە لەرە دەکاتە 1 لەسەر 3.2 لە بۆمان دەرەچیتن 0.31 هێرتز ئەو لەرەکەشمان ئامادە کرد پرسیاری سێم تێکەڵەی بەندی یەکەم و دووەمە پرسیاری سێممان هەیە بزانین دەڵێت چێ هەر لە پێداچوونەوەی بەندی سێ دووە دەرێ بارستایی 0.75 کیلۆگرام بە سپرینگێکی شاوڵیەوە هەڵواسراوە پێشتریش ئەو پرسیارەمان هەبوو لە بەندی سێم سپرینگێکی شاوڵی گوتمان ئەگە سپرینگکە لە کە شاوڵی هەڵوەستراوەستاکە لە شوێنی هاوسەنجیدایە هاوسەنجی کە بارستایەکی پێوە هەڵدەواسین بە سپرینگکە سپرینگەکە درێژ دەبێت کاتە ئەو بارستایەکمان پێوە هەڵواسی بارستایی 0.75 کیلۆگراممان پێوە هەڵواسی تا دووری 0.3 مەتر درێژی کرد سپرینگەکەی درێژ کرد کاتە دووری بڕاوی سپرینگ درێژبوون یعنی ئێکس 0.3 مەتر بەرەو خوارەوە دەکرێت ساڵە بە چی بدەینێ ئەمانە خوارەوە بدۆزەرەوە نەگۆری سپرینگەکە چەندە نەگۆری سپرینگ چەندە هەر کاتێک لە لقی ئەلف داوای کەی دەکاتن لە پێشووتریش لە نمونونەکەی سێ ئەلف هەمان بوو هەر کاتێک برێ سپرینگێکی هەڵواسرا و بەشێکی شاوڵی ئەو کاتی دەمانگوت چی ئەگەر لێکوانە هێزەکانی سەری بچێشم بزانە هێزی جیری سپرینگ کە هێزی گەڕێنە لە بۆ سەرەوەیە وە کێشیش FG بەرەو خوارەوەیە ئەو کات دەمانگوی هێزی جیرەکەی کساندەی بە کێش کەواتە بۆ پەیوەندی پرسیارەکە شکار دەکەین دەڵێن هێزی گەڕێنەرەوەکە دەکاتە کێش هێزی گەڕێن دەکاتە چ ناقسکەی ئێکس وە کێشیش دەکاتە چ بانە بە ئازری منیتمان بارستایی داوە دەشتین دەکاتە MG کە یەکەمان دەوێت کە یەکسانە ناقس ئێکس لەگە نەزانراوەکەی دەستا و بەرێستە ژێرەوە MG لەسەرەوە بارستایی یەکەمان هەیە 0.75 تاودانی کەوتنە خوارەوەی سەربەستەکەمان 9.81 ناقسی یاساکەمان نووسیوە ئێکسەکەمان چەندە سالب
0.3 چونکە پێشتریش لە جوڵی هەرمۆنی سادە گوتمان دەبی هێزیگەرن لادان لە ئاراستا پێچەوانە بن هێزیگەڕێنەرەوە کە بەرەوسەرەوە لادان بەرەو خوارەوە دەبی نیشانیان پێچەوان ئەویان پۆزتیفە لادانەکە دەبی نێگەتیڤ بێتن ئەو سالبەی یاساکێ ئەوژی لادانەکەی سال بسالکاتە موجب ئەنجامەکەمان لە بۆمان دەرەچیتن 25 نیوتن لە سەمەتر نەگۆری سپرینجیش گوتمان هەمیشە نرخێکی پۆزتیفە نەگۆری سپرینگ هەمیشە نرخێکی پۆزتیفە لقی با دەرێ دەستگایەکە لەسەر ڕوویەکی ئاسۆی دانرا ئەو جارە ئەو دەستگایە بینین لەسەر ڕوویەکی ئاسۆی دایدەنێن ئەو کاتی بە جوڵەیەکی هارمۆنی سادە دەلێتەوە بارستاییەکەمان لەسەر ڕوویەکی ئاسۆی دانا بە جوڵەیەکی هارمۆنی سادە دەلێتەوە کاتەلەرەکەی چەندە کاتەلەرە داواکراوە لە بۆ لقی با بزانە کاتەلەرە دەکاتە 2 پای ڕەجی ئێم لەسەکەی دادەنێمەوە کاتەلەرەکە دەکاتە 2 پایەکەمان 3.4 ڕەجی بارستاییەکە دراوە 0.75 کە یەکەمان لە لقی ئەلف دۆزیوە خواگە لە پرسیارەکەدا تەنها داواکاری لقی با داواکرابە دەبایە کەی بەو ڕێگای هەر ئامادە بکەین چکو بزانە ئیشەکە لێرە ڕادەوەستا ئەگەر کەیمان نەبایە بەڵام کە یەکەمان ئامادە کردیا لە لقی ئەلف دادەنینەوە 25 دەکەینە ئەنجام لە 175 دا بەشی 25 دەکەین و ڕەجی وەردەگرین پاشانە چینێ جاران 3.4 دەکەین جاران 2 دەکەین لە بۆمان دەرەچیتن 1.1 سێکندمان لە بۆ دەرەچیتن ئەوەش لقی با دەکرێت برێ لەرەکەی چەندە لەر دەکاتە یەک لەسەر کاتە لەرە یەک لەسەر ئەو ژمارە دەتوانین وەربگرین دەکرێت کاتەکەت بداتێ ئایا ژمارە لێرینەوەکان چەندە کە لە لەرم ئامادە کرد جارانی کاتەکەی دەکەم ژمارە لێرینەوەکانی سیستەمی بارستای سپرینگەکەشمان لە بۆ دەردەچیتن لێرە پرسیارێکمان هەیە دیسانەکە هەر لە پێداچوونەوەی بەندەکەیە پرسیاری چوارەم دەڵێ دوو سیستەمی بارستای سپرینگمان هەیە دوو سیستەمی بارستای سپرینگمان هەیە بە جوڵەیەکی هارمۆنی سادە دەلێرنەوە نەگۆڕەکانیان وەکو یەکە کەیەکانیان وەکو یەکە بارستای یەکێکیان دوو ئەوەندەی بارستای ئەوترا یەکیشان بارستایەکەی زیاترا کامیان کاتەلەرەی گەورەترا بزانە داوای چی کرد چ بابەتەچی کرد یاسای بنووسە ئەنجە بڕیا بدا سیستەمی بارستای سپرینگە کاتەلەرە دەکاتە چ 2 پای ڕەجی ئێم لەسەکەی کامیان کاتەلەرەی گەورەترا بارستایی گەورەبی کاتەلەرە زۆر دەی بارستایی بچووکبی کاتەلەرە کەم دەبی کەواتە بارستایە گەورەکە کاتەلەرەی زیاتر چکو کاتەلەرە لەگەر ڕەجی بارستایی ڕاستەوانەیە لەگەر ڕەجی بارستایی ڕاستەوانەیە کەواتە دەرێن بارستایە گەورەکە کاتەلەرەکەی زیاترە ئەگەر لە پرسیارەکەی پێدرێ کامیان کاتەلەرەی کەمترە دەرێن بارستایە بچووکە ئەگەر لە پرسیارەکەی پێمان بڵێت کامیان هێزی گەڕێنەرەوەکەی زیاترە دەرێنین هەردووچان هەما هێزی گەڕێنەرەوەیە چونکە هێزی گەڕێنەرەوەی سیستەمی بارستای سپرینگ دەکاتە ناقسکەی ئێکس لەسەر بارستایی بەنیا بەم شێوەیە کۆتایی بەوانەی ئەمڕۆ دێنم تاوانەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هیوادارم سوودەکمان بە ئێوەی خۆشەویست گەیاند بێت